أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. بناوي خداي بخشند و مهربان، بناوي او خداي كانگای رحمتو سوزو بزايا. خدا ذاتك جگلو هیچ خدای چی تر نیه شانی پرستن بیتو او همیشه زندو و راگر و سرپرشتیاری همو دروست کراوکانیتی. ای پیغمبر، خدا قرآنی بۆ تۆ بەڕاست و دروست بەچەند قۆناغێکدا بەزاندووە، بەڕازدانەری سەرجەم کتێبە پێشوەکانی پێشخۆیەتی پێش دەستکاری کردنیان. هەروەها تەوراتی بۆ موسا و ئینجیلی بۆ عیسا ڕەوانە کردووە لە پێش قورئاندا. لە کاتێکدا هیدایەت و ڕێنمووی بەخشی خەڵکی بوون، هەروەها جیاکەرەوەی حەق و بەتاڵی ناردە خوارەوە کە قورئانە. بێگومان ئەوانەی بڕوایان نەهێنا بە ئاەتەکانی خدا بۆ ئەوان سزایەکی سەخت لە دوا ڕۆژدا هەیە. بێگومان خدای گەورە باڵا دەستە و خاوەنی تۆڵە و سزایە لە بێباوەڕان. بێگومان هیچ شتێک لە خدا ون نابێت نە لە زەوی و نە لە ئاسماندا. ئەو خدایە زاتێکان نەخشەی ڕوخسارتان لە منداڵدانەکاندا دەچێشێت چۆن بیەوێت. هیچ پەرستراوێکی بەڕاست نییە جگە لەو خدایە و ئەو زاتە باڵا دەست و دانا و کار بەجێیە. ئەو خدایە زاتێکە کە قورئانی بۆ سەر تۆ ئەی محەممەد ناردە خوارەوە، بەشێک لە ئاەتەکانی دامەزرا و پایدار و ڕون و ئاشکران. ئەوانە بنچینە و بناغی قورئانەکەن و هەندێکی تریشی واتای جۆرە و جۆر هەڵدەگرن و بە ئاسانی نازاندرێن. جا ئەوانەی کە لە دڵیاندا لاری و لادان هەیە، حەز لە حەق و ڕاستی ناکەن، ئەوانە شوێنی ئەو ئاەتانە دەکەون کە مانای جۆرە و جۆر و فراوانیان هەیە بۆ ئەوەی فیتنە و ئاشوب و ناکۆچی و دووبەرەکی دروست بکەن، یان بۆ ئەوەی لێکدانەوەی هەڵەی بۆ هەڵبەستن. لە حاڵێکدا کە لێکدانەوەی ئەو جۆرە ئاەتانە هەر خدا خۆی بەتەواوی دەیزانێت. جا ئەو کەسانەی کە لە زانستدا ڕۆچوون دەڵێن ئێمە باوەڕی دامەزراومان بە هەر هەموو ئەو ئاەتانە هەیە کە لەلایەن پەروەرگارمانەوەی و فەرمایشی ئەوە. لە ڕاستیدا بێجگە لە خاوەن بیر و ژیرەکان یاداوەری وەرناگرن و بیر ناکەنەوە لەم قورئانە. ئەوانە دەڵێن پەروەردگارە، دوای ئەوەی کە هیدایەت و ڕێنموویت کردین دڵەکانمان لامەدە لە ڕێگەی ڕاست و لە ڕەحمەت و بەخششی تایبەتی خۆت بەهرەوەرمان بکە، چونکە بەڕاستی تۆ بەخشندە و بەخشێنەری. پەروەردگارە، بەڕاستی تۆ کۆکەرەوەی هەموو خەڵکیت لە ڕۆژێکدا کە هیچ گومانی تێدا نییە. بێگومان خدا زاتێک نییە کە بەڵێنی خۆی نەباتە سەر. لەو ڕۆژەدا بەڕاستی ئەوانەی کە بێباوەڕن هەرگیز ماڵ و منداڵیان هیچ جۆرە بەرگریەکیان لێ ناکەن لە سزای خدا. ئەوانە سوتەمەنی ئاگری دۆزەخن. ئەوانە دابوونەریتیان وەکو دابوونەریتی دار و دەستەی فرعون و ئەوانەی کە پێشیان هاتون وایە. ئاەت و معجزەکانی ئێمەیان بەدرۆدانە. خداش ئەوانی بەهۆی گوناه و تاوانیانەوە بەتوندی سزادا و گرفتاری کردن و خدا تۆڵە سێنەرێکی بەهێز و بەزەبرە. ئەی محەممەد، بڵێ بەوانەی کە بڕوایان نەهێناوە سەرنجام تێک دەشتێن و ژێردەست دەخرێن لە دنیادا، لە ڕۆژی دواییشدا کۆ دەکرێنەوە و ڕاپێچ دەکرێن بۆ ناو دۆزەخ کە ناخۆشترین جێگەیە. ئەی محەممەد، بەو خەڵکە بڵێ بێگومان لەو دوو دەستەیەی کە لە جەنجی بەدردا ڕوبەڕووی یەکتر وەستان نیشانە و پندێکی گەورە بوو بۆتان. دەستەیەکیان لە پێناوی خوددادا دەجەنگان، دەستەکەی تریان بێباوەڕ بوون. ئیمانداران لە بەرچاوی ئەواندا دوو ئەوەندەیان دەنواند لە مەیدانی جەنگدا بە چاوی بینایی و بینین. خدا فریشتەشی دابەزاند بۆ یارمەتی ئیمانداران. خدا پشتگیری هەر دەستەیەک و هەر کەسێک بیەوێت دەیکات. بەڕاستی لەو یارمەتیەدا پند و ئامۆژگاری هەیە بۆ ئەوانەی کە بینایی خۆیان بەکاردەهێن و بە وردی بیر دەکەنەوە کە چۆن کۆمەڵەیەکی کەم زاڵ بوون بەسەر کۆمەڵەیەکی زۆردا. ئارەزووی ئافرەت و بوونینەوەی نێرینە و خاوەنێتی ئاڵتون و زێڕ و زیوی زۆر و زەبەند و ئەسپی چاک و ڕەسەن و هۆکانی هاتوچۆ، هەروەها ماڵات و زەوی و زاری کشت و کاڵ بۆ خەڵکی ڕازێنراوەتەوە. ئەوانە هەمووی ناز و نیعمەتی ژیانی دنیان. خداش بۆ چاکان شوێنی گەڕانەوەی ڕازاوە و خۆشی لای خۆی ئامادە کردووە کە بەهەشتە. ئەی محەممەد، بەو خەڵکە بڵێ ئایا هەواڵی چاکتر لەو ناز و نیعمەتانەتان پێڕابگەێنم؟ ئەویش ئەمەیە کە بۆ ئەوانەی پارێزکار و خدا ناسن لای پەروەردگاریان باخەکانی بەهەشت ئامادەیە بۆیان کە چەندەها ڕووبار بەژێر درەختەکانیدا و بەبەردەم کۆشکەکانیدا دەڕوات. هاوڕێ لەگەڵ ژیانی نەبراوە لەگەڵ هاوسەرانی پاکیزەدا و بەدەم هەستکردنی بەردەوام بە ڕەزامەندی پەروەردگاری ئازیز. بێگومان ئەم خودایە بینایە بە بەندەکانی. ئەوانەی کە دەڵێن پەروەردگارە، بەڕاستی ئێمە ئیمان و باوەڕمان هێناوە، دە لە گونەهاکارمان خۆش ببە و لە ئاگری دۆزەخ بمان پارێزە. جا ئەو ئیماندارانە ئەمە سیفەتیانە، خۆگر و ئارامگرن لە بەرامبەر ناسۆر و ناخۆشیەکانی ژیانەوە.
ڕازگۆ و خواپەرستن ماڵ و سامان دەبەخشن و لە بەرەبەیانەکاندا داوای لێخۆشبوون لە پەروەردگاریان دەکەن چونکە وا هەز دەکەن کە وەک پێویست خوداپەرستیان نەکردووە. خدای گەورە لە ڕێگەی دروستکراوانیەوە کە هەمووی نیشانەی دەسەڵاتی دەنوێنێت خۆی شایەتی داوە و دەری خستووە و سەلماندوویەتی کە بەڕاستی جگەل لەو هیچ خودایەکی تر نییە کە شایەنی پەرستن بێت. هەروەها فریشتەکان و خاوەن زانستەکانیش لە پێغەمبەران و زانایان کە بە ڕێگەیەکی ڕاست و دروست دەیسەلمێنن خدا هەمیشە دادپەروەری ڕەهایە و جگە لەو زاتە خودایەکی تر نییە و ئەو خودایەکی باڵا دەست و دانایە. بەڕاستی دین و ئاینی پەسەند لە لای خدا تەنها ئاینی ئیسلامە. ئەوانەشی کە کتێبە ئاسمانیەکانیان دراوەتێ جیاوازیان لە نێواندا پەیدا نەبووە مەگەر لە دوای ئەوەی زانست و زانیاری تەواویان بۆ هاتووە دەربارەی ڕاستی محەممەد و ئیسلام. ئەمەش بەهۆی دنیا پەرستی و حەسوودی و ستەمکردنیان لە نێوان خۆیان چونکە ڕازی نەبوون بە پێغەمبەرێک لە غەیری خۆیان. جا ئەوەی باوەڕی بە فەرمان و ئاەتەکانی خدا نەبێت ئەوە بێگومان خدا بە خێرایی حیسابی خۆی دەکات لەگەڵیاندا هەر زوو بە دۆزەخیان دەگەێنێت. خۆ ئەگەر مجادلە و گفتوگۆی سەختیان لەگەڵدا کردیت ئەی محەممەد تۆش بڵێ من و ئەوانەی کە شوێنم کەوتون ڕوومان کردوتە خدا و تەنها ملکەتی ئەوین. بەوانەی کە کتێبیان پێدراوە و ئەوانەشی نەخوێندەوارن لە مشریکانی عەرەب بڵێ ئایا ئێوە تەسلیم بوون بە خدا و موسڵمان بوون؟ خۆ ئەگەر تەسلیم بوون ئەوە مانای وایە بەڕاستی ئەوە هیدایەتیان وەرگرتووە. خۆ ئەگەر پشت هەڵکەن و باوەڕ نەهێنن ئەوە تەنها گەیاندنی پەیامەکە لەسەر تۆیە خدای گەورەش بینایە بە بەندەکانی. بەڕاستی ئەوانەی باوەڕ ناهێنن بە ئاەت و فەرمانەکانی خدا و پێغەمبەرانیش بەبێ هیچ حەقێک دەکوژن و ئەو خەڵکانەش دەکوژن کە فەرمان بەدادپەروەری دەدەن کەواتە مژدەی سزایەکی پڕ ئێشیان پێ بدە. ئەوانە کەسانێکن کردەوەکانیان پوچ بۆتەوە لە دنیا و قیامەتدا کەسیش نییە پشتیوانی لەوان بکات. ئایا نابینی ئەو کەسانەی بەشێک لە کتێبی ئاسمانیان پێدراوە کاتێک بانگ دەکرێن بۆ لای کتێبی خدا تەورات تا فەرمان ڕەوایی بکات لە نێوانیاندا پاشان دەستەیەکیان پشت هەڵدەکەن و لە کاتێکدا ئەوان سەرپێچی کردن. بۆیە ژوا دەکەن چونکە بەڕاستی ئەوان دەیانوت هەرگیز ئاگری دۆزەخ چەند ڕۆژێکی کەم نەبێت بەر لەشمان ناکەوێت و ئەوەی لە ئاینەکەیاندا بۆ خۆیان هەڵبەستە بوو سەری لێشەواندن و تەفرەیدان. ئاخۆ حاڵیان چۆن بێت کاتێ لەو ڕۆژەدا کۆیان دەکەینەوە کە هیچ گومانێک لە هاتنی دانیە و هەموو کەس پاداشتی کار و کردەوەی خۆی پێدەدرێت لە کاتێکدا ئەوان ستەمیان لێ ناکرێت. ئەی پێغەمبەر ئەی ئیماندار بڵێ خدایە تۆ خاوەنی هەموو شتێکیت دەسەڵات دەبەخشیت بە هەر کەسێک بتەوێت و دەسەڵات وەردەگریتەوە لە هەر کەسێک بتەوێت هەر کەس بتەوێت باڵا دەستی دەکەیت هەر کەسێکیش بتەوێت زەلیل و بێ دەسەڵات و ژێر دەستی دەکەیت هەرچی خێر هەیە هەر بەدەست تۆیە بێگومان تۆ دەسەڵاتداری بەسەر هەموو شتێکدا. شەو تێ هەڵکێشی ڕۆژ دەکەیت ڕۆژ تێ هەڵکێشی شەو دەکەیت زیندوو لە مردوو دەردەهێنیت مردوو لە زیندوو دەردەهێنیت ڕزق و ڕۆزی بێ حیساب و بێ شمار دەبەخشیت بە هەر کەس بتەوێت کارەکانت هەر هەمووی پڕە لە حکمت و دانایی بەندەکانت سەرسام و سەرسوڕماون لە کەماڵی تۆ. نابێت ئیمانداران کافران بکەنە پشت و پەناو یار و یاوەری خۆیان لە جیاتی ئیمانداران. ئەوەی کاری وا بکات ئەو کارەی دەبێتە هۆی ئەوەی هیچ پەیوەندیەکی ئیمانی بە خوداوە نەمێنێت مەگەر لەبەر ئەوەی خۆتان بە بێگومان لە شەڕیان بپارێزن و قوتار بن. ئەویش بەوەی بەدەم ڕازیان بکەن نەک بەدڵ و کردەوە. خدای گەورەش بێدارتان دەکاتەوە بە سیفەتی تۆڵەسەدنەوەی خۆی دەتان ترسێنێت تا کاری ناڕەوای وا نەکەن سەرنجام و گەڕانەوەتان هەر بۆ لای خودایە. پێیان بڵێ ئەگەر ئەوەی لە سینەتاندا جێگیرە و بیشارنەوە یاخود ئاشکرای بکەن ئەوە خدا پێی دەزانێت. هەرچیش لە ئاسمانەکان و زەویدا هەیە هەر پێی دەزانێت و خدا دەسەڵاتی بەسەر هەموو شتێکدا هەیە. ڕۆژێک دێت هەموو کەس کار و کردەوەکانی خۆی دەبینێت ئامادەکراون بە خێر و شەڕیەوە. تاوانبار ئاوات دەخوازێت کە لە نێوان خۆی و کردەوە خراپەکانیدا مەودایەکی دوور و درێژ هەبوایە. خدای گەورەش بێدارتان دەکاتەوە بە سیفەتی تۆڵەسەدنەوەی خۆی دەتان ترسێنێت لەوەی کە کاری ناڕەوا بکەن و خدا بە سۆز و بە بەزەیە بۆ ئەو بەندانەی کە بەم ئاگاداریانە دڵیان ڕادەچەڵەکێت پێش هاتنی ئەو ڕۆژە. ئەی پێغەمبەر بە ئیمانداران بڵێ ئەگەر ئێوە خوداتان خۆش دەوێت دەشوێنی من بکەون و لە فەرمانی من دەرمەچن ئەو کاتە خوداش ئێوەی خۆش دەوێت و لە گوناه و هەڵەکانیشتان خۆش دەبێت. ئەو خدایە لێ خۆش بوو میهرەبانە. دووبارە پێیان بڵێ فەرمانبەرداری خدا و پێغەمبەر بن خۆ ئەگەر سەرپێچی بکەن و پشتی تێ بکەن ئەوە دڵنیابن خدا بێ باوەڕانی خۆش ناوێت. بەڕاستی خدا
ئادەم و نوح و نەوەکانی ئیبراهیم و نەوەکانی عیمرانی هەڵبژاردووە و ڕێزی داون بەسەر خەڵکی هەموو جیهاندا. ئەوانان نەوەیەکن یەک ڕەچەڵەکن، هەندێکیان لە هەندێکی تریان بوون. خدا خۆی بیسەر و زانایە، چاک دەیزانی کە شایست هەن بۆ ئەو کارە پیرۆزە. بەیاد بێنە کاتێک هاوسەری عیمران وتی: پەروەردگارە، بەڕاستی من بڕیارم داوە و نەزرم کردووە ئەو منداڵەی لە سکمدایە ئازاد کراو بێت لە هەموو ئەرک و ئیش و کارێک تا هەر لە خزمەتی بەیت المەقدس دابێت. دە تۆش لێم وەربگرە، چونکە بەڕاستی تۆ خودایەکی بیسەر و زانایت. بەڵام کاتێک منداڵەکەی بوو بە دڵشکاویەوە وتی: پەروەردگارە، خۆ من کچم بوو، بێگومان خدا خۆی چاک دەزانێت کە چی بووە. خۆ ئاشکرایە کوڕیش وەکو کچ نییە، لەگەلێ ڕووەوە و هەریەکە ئەرک و فەرمانی خۆی هەیە. ئەوەی بە ئافرەت دەکرێت بە پیاو ناکرێت، بە پێچەوانەشەوە ژن و پیا و تەواوکاری یەکترن و هیچیان لە لای خدا کەم ڕێز نین. ئەرچی خزمەتکاری بەیت المەقدسیش بەو ناکرێت. منیش بەڕاستی ناوم نا مەریەم و من ئەی پارێزم بە تۆ خۆی و وەچەکەی لە شەیتانی ڕەجم کراو. اینجا پەروەردگاری بە شێوەیەکی جوان و پەسند مەریەمی وەرگرت، زۆر بە جوانی پێی گەیاند. زەکەریای کردە مامۆستا و سەرپەرشتی کە هەم خزم و هەم پێغەمبەر بوو تا بەچاچی دینداری فێر بکات. پاشان کە مەریەم گەورە بوو، هەر کاتێک زەکەریا دەچوو بۆ سەردانی لە شوێنی خواپەرستیەکەیدا دەیبینی ڕزق و ڕۆزی و ناز و نیعمەتی جۆرا و جۆری لایە. زەکەریا وتی: ئەی مەریەم، ئەم هەموو ڕزق و ڕۆزیت لەکوێ بوو؟ مەریەم لە وەڵامی داوتی: ئەوە لەلایەن خوداوەیە، ئەو بۆم دەنێرێت. بەڕاستی خدا بە هەر کەس بیاوێت ڕزق و ڕۆزی بێسنوور و بێهۆکار دەبەخشێت. ئالەو کات و شوێنەدا زەکەریا هانا و نزای بۆ پەروەردگاری لێبەرز بۆەوە وتی: پەروەردگارە، نەوەی چاک و پاکم پێ ببەخشە، بەڕاستی تۆ بیسەری دوعا و نزایت. جا یەکسەر فریشتە جبرائیل بانگی کرد لە کاتێکدا زەکەریا لە میحرابەکەدا وەستا بوو نوێژی دەکرد. وتی: بەڕاستی خدای گەورە مژدە دەداتێ بەبەخشینی کوڕێک ناوی یەحیایە. بەڕازدانەری فەرمانی تایبەتی خدایە و گەورە و ڕێزدارە و خۆپارێزە لە گوناهان و پێغەمبەرێکە لە چاکان. زەکەریا وتی: پەروەردگارە، ئاخۆ چۆن منداڵم پێدەبەخشید؟ خۆ من پیری نەنجی پێ هەڵچنیوم، هاوسەرەکەشم سک ناکات. خدای گەورەش فەرمووی: کاری خدا هەر ئاوایە و هەر چیەکی بوێ دەیکات. اینجا زەکەریا وتی: پەروەردگارە، نیشانەیەکم بۆ دیاری بکە تا دڵنیابم کە خێزانم سکی بووە. خدای گەورەش فەرمووی: نیشانەکە دەوەیە کە توانای قسەکردنت تا 3 ڕۆژ لەگەڵ خەڵکیدا نابێت، زمانت دەبەسترێت مەگەر بە ئیشارەت و ئاماژە نەبێت. تۆش زۆر یادی پەروەردگارت و تەسبیحات و ستایشی بکە، بە تایبەتی لە دەمە و ئێوارە و بەرەبەیاندا. هەروەها یادیان بهێنە کاتێک جبرائیلی فریشتە وتی: ئەی مەریەم، بەڕاستی خدا تۆی هەڵبژاردووە و خاوێن و پاکیزەی کردویت، هەڵی بژاردویت و ڕێزی داویت بەسەر هەموو ئافرەتانی جیهاندا. ئەی مەریەم، ملکەت و فەرمان بەرداری پەروەردگارت بە، سوژدە و کڕنوشی بۆ ببە لەگەڵ کڕنۆش بەراندا. ئەو شتانەی باسکران چەند هەواڵێک بوون لە غەیبەوە. ئێمە لە ڕێگەی وەحی و سروشەوە بە تۆی دەگەیەنین. خۆ تۆ ئەی محەممەد لەوێ نەبوویت کاتێک پێنووسەکانیان هەڵ ئەدایە ئاوەوە پێنووسی چێ سەرکەوت و ئاو نەیبرد ئەوەیان مەریەم پەروەردە بکات. تۆ لەوێش نەبوویت کاتێک کێشەیان هەبوو لەسەر ئەوەی چێ بەخێوی بکات. هەروەها یادیان بهێنە کاتێک فریشتەکە بە مەریەمی وت: ئەی مەریەم، بەڕاستی خدا مژدە دەداتێ بە وشەیەکی خۆی کە فەرمانی کون فەیەکونە ڕۆڵەیەکت پێ ببەخشێت کە ناوی ئەلمەسیحە، ئیسای کوڕی مەریەمە، کە پیاو ماقوڵ و پایە بەرزە لەم دنیادا، لە قیامەتیشدا لە دەستەی نزیکانە لە ئێمەوە. جا ئیسا لە بێشکەدا و بە گەورەییش قسە دەکات بۆ خەڵکی و لە پیاو چاکانیشە. ئەوسا مەریەم وتی: پەروەردگارە، جا چۆن من منداڵم دەبێت خۆ کەس توخنم نەکەوتووە؟ جبرائیل فەرمووی: ویست و فەرمانی خدا هەروایە و چی بوێت دروستی دەکات. هەر کاتێک شتێکی بوێت تەنها پێی بڵێ ببە، دەست بەجێ دەبێت. هەروەها خدای گەورە فێری کتێب و نووسین و دانایی و تەورات و ئینجیلی دەکات. لە ئایندەدا ڕای دەگەیەنێت بنەوەی ئیسرائیل کە من پێغەمبەرێکم بۆ لای ئێوە ڕەوانە کراوم، بەڵگە و نیشانەیەکشم پێیە لەلایەن پەروەردگارتانەوە. ئەویش ئەمەیە کە من لە قورشێوەی باڵندەتان بۆ دروست دەکەم، اینجا فووی پێدا دەکەم بە فەرمانی خدا یەکسەر دەبێتە باڵندەیەکی زیندوو.
و کوێری زگماک و نەخۆشی بەڵەکی چاک دەکەمەوە بە ویستی خوددا و مردوانیش زیندوو دەکەمەوە بە فەرمانی خوددا و هەواڵی ئەو شتانەی کە دەیخۆن و هەڵی دەگرن لە ماڵەکانتاندا پێتان ڕادەگەێنم بەڕاستی لەو شتانەدا بەڵگە و نیشانە هەیە بۆتان ئەگەر ئیماندارن هەروەها بەڕازدانەری ئەو تەوراتم کە لە بەردەستمدایە هاتووم بۆ ئەوەی هەندێک لەو شتانەی لەسەرتان حرام کراوە بە فەرمانی خوددا حەڵاڵی بکەم و بەڵگەشم بۆ هێناون لەلایەن پەروەردگارتانەوە لەسەر ڕاستی پێغەمبەرایەتیم کەواتە لە خوددا بترسن و فەرمان بەرداری من بن و بە قسەم بکەن بەڕاستی هەر خوددا پەروەردگاری منیش و ئێوەشە کەواتە تەنها ئەو بپەرسن و ملکەچی ئەو بن ئەمەیە ڕێبازی ڕاست و دروست جا کاتێک عیسا هەستی بە کوفر و بێدینی ئەوانە کردوتی چێ پشتیوانمە بۆ لای خوددا چێ دێت تا پێکەوە بەرنامەی خوددا بگەێنین حەواریەکان وتیان ئێمەین پشتیوانانی دین و ئاینی خوددا باوەڕی تەواومان بەو خوددایە هێناوە تۆ شایەتی بدە کە بەڕاستی ئێمە موسڵمان و ملکەچ و فەرمان بەردارین ئەوسا وتیان پەروەردگارە ئێمە باوەڕمان هێناوە بەوەی داد بەزاندووە و ڕەوانەت کردووە شوێن کەوتەی پێغەمبەرەکەشتین دەتۆش لە ڕێزی شایەتەکانی گەیاندنی بەرنامەکەتدا تۆمارمان بکە بەڵام دوژمنانی خوددا پیلانیان جێڕا خودداش پیلانەکانی پوچ کردنەوە چونکە خوددا چاکترین و بەدەسەڵاتترین زاتێکە لە هەڵوەشاندنی نەخشە و پیلانی دوژمنانیدا بەیادیان بهێنە کاتێک خوددا فەرمووی ئەی عیسا من بە شێوەیەکی ئاسایی تۆ دەمرێنم پاشان تۆ پایەدار و بەرز و بڵند دەکەمەوە لای خۆم لە دەستی ناپاچی ئەوانەی کە بێباوەڕن ڕزگارت دەکەم و پاک ڕات دەگرم و بەرزی و بڵندی دەبەخشم بەوانەی کە شوێن کەوتەی تۆن بەسەر کافراندا هەتا ڕۆژی قیامەت لەوە دواش گەڕانەوەتان هەر بۆ لای منە ئەوسا دادوەری و فەرمانڕەوایی دادپەروەرانە دەکەم لە نێوانتاندا لەو شتانەدا کە کێشەتان لەسەری هەبووە و ڕاتان دەربارەی جیاواز بووە جا ئەوانەی بێباوەڕبوون سزای تونند و تیژیان دەدەم لە دنیادا بە شکستی و سەرشۆڕیان لە قیامەتیشدا بە ژیانی سەختی ناو دۆزەخ جا لەوەیە کەسیان دەست ناکەوێت کە یاری دەدەر و پشتیوانیان بێت لە سزای من بیان پارێزێت ئەوانەشی کە باوەڕیان هێناوە بە ئاینی ئیسلام و کار و کردەوە چاکەکانیان ئەنجام داوە ئەوە خوددا بە تەواوی پاداشیان دەداتەوە بەڕاستی خوددا ستەمکارانی خۆش ناوێت ئەو هەواڵ و بەسەرهاتانەی کە بەسەرتدا دەیخوێنینەوە ئەی محەممەد لە ئاەتەکانی خوددایە و لە یاد و با سەپڕ داناییەکانە بەڕاستی نمونەی دروستبوونی عیسا لەلایەن خودداوە وەک نمونەی ئادەم وایە کە لە خاک دروستی کرد و لەوە دوا فەرمانیدا پێیوت ببە بە ئینسان ئەویش بوو عیسا دایکی هەبوو ئادەم دایک و باوکیشی نەبوو حقیقەت و ڕاستی هەر ئەوەیە لەلایەن پەروەردگارتەوەیە کەواتە نەکەیت بچیتە ڕیزی ئەوانەی کە گومان کارکردی هەیە لەسەریان دوای ئەوەی کە هەموو ئەو ڕاستیانت پێگەیشت دەربارەی عیسا جا ئەگەر کەسانێک هەر مجادلەیان کرد و لەسەری ڕۆیشتن و شتی ناڕەوایان دەربارەی عیساوت تۆش پێیان بڵێ وەرن با کوڕانی ئێمە و کوڕانی ئێوە ئافرەتانی ئێمە و ئافرەتانی ئێوە خۆمان و خۆشتان بانگ بکەین و ئامادەبین لە شوێنێکی تایبەتدا پاشان لە خوددا بپاڕینەوە و اینجا داوا بکەین نەفرین و لعنەتی خوددا دا ببارێتە سەر درۆزنەکان بەڕاستی هەر ئەمەیە بەسەرهاتی ڕاست و دروست دەربارەی عیسا و دایکی هیچ خودایەک نییە جگە لە ئەڵڵاه بێگومان ئەو ئەڵڵایە هەر خۆی باڵا دەست و دانایە لەگەڵ ئەم هەموو بەڵگە و ڕاستیانەدا ئەگەر هەر ڕوویان وەرجێڕا و پشتیان تێکرد ئەوە بزانە ئەوانە ڕاستی خواز نین خودداش زانا و ئاگایە بەوانەی کە تۆوی تاوان و خراپە دەچێنن ئەی محەممەد بڵێ ئەی ئەوانەی کتێبتان بۆ ڕەوانە کراوە ورن بەدەم بانگەواز و بەرنامەیەکەوە کە هاو بەش و هاوسەنگە لە نێوان ئێمەش و ئێوەشدا ئەویش ئەمەیە جگە لە ئەڵڵاه کەسی تر نەپەرستین هیچ جۆرە هاوڵێکی بۆ بڕیار نەدەین هیچ لایەکمان لاکەی ترمان بە پیرۆز و فەرمان ڕەواداننین لە جیاتی ئەو زاتە کەسی تر نەپەرستین خۆ ئەگەر لەم بانگەوازەدا سەرپێچیان کرد و گوێیان پێنەدا ئەوە پێیان بڵێ ئێوە بەشایەت بن کە ئێمە موسڵمانین و ملکەتی فەرمانی پەروەردگارین ئەی خاوەن کتێبەکان ئێوە بۆ لە ئیبراهیم دەدوێن و هەر یەکەتان وادادەنێن کە لەسەر ئاینی ئەوە خۆ تەورات و ئینجیل دوای ئەو ڕەوانە کراون ئەوە بۆ عەقڵ و ژیریتان ناخەنە کار و تا کەی ژیر نابن ئەوە ئێوە نمجادلە و باس و خواستان لەسەر ئەو شتانە دەکرد کە زانیاریتان دەربارەی هەبوو کەوابوو بۆچی دەم لەو شتانەشەوە دەدەن کە هیچ زانیاریتان دەربارەی نییە دیارە هەر خوددا ئەو شتانە دەزانێت ئێوە نایزانن
ئاشکرایە کە ئیبراهیم نەجوولەکە بووە و نەگاور بەڵکو ملکەت و فەرمان بەردار و موسڵمان بووە و لە دەستەی مشریک و هاوڵگەران نەبووە. نزیکترین کەس لە ئیبراهیمەوە ئەو کەسانن کە لە سەردەمی خۆیدا شوێنی کەوتبوون، هەروەها ئەم پێغەمبەرەش و ئەوانەی کە باوەڕیان هێناوە بە پێغەمبەرایەتی ئیبراهیم و موسا و عیسا و محەممەد و هەموو پێغەمبەران بەگشتی سەلامی خودایان لەسەر بێ. بێگومان خدا یار و یاوەر و پشتگیری ئیماندارانە. دەستەیەک لە خاوەن کتێبەکان ئاواتە خوازن و لە هەوڵدان کە گومڕاتان بکەم، لە کاتێکدا ئەوانە هەر خۆیان گومڕا دەکەن و هەستیشی پێناکەن و خۆیان دەخەڵەتێنن. ئەی خاوەن کتێبەکان، بۆ بڕواتان نییە بە ئاەتەکانی خدا کە هەمووی بەڵگەن لەسەر ڕاستی پێغەمبەرایەتی محەممەد، لە کاتێکدا ئێوە بە ئاشکرا نیشانەی پێغەمبەرایەتی ئەو دەبینن لە کتێبەکانتاندا. ئەی خاوەن کتێبەکان، بۆچی بەرجی بەتاڵ و ناحەقی دەکەن بەبەری حەق و ڕاستیدا و حەق و ڕاستی دەشارنەوە، لە کاتێکدا خۆتان چاک دەزانن کە حەق و ڕاستی کامەیە. دەستەیەک لە خاوەن کتێبەکان جووەکان وتیان بە تاقمێکیان، ئێوە لە سەرەتای ڕۆژدا بە درۆوە ئیمان و باوەڕ بهێنن بەو قورئانەی بۆ ئیمانداران ڕەوانە کراوە، بەڵام لە کۆتایی ڕۆژدا و دەمە و ئێوارە پەشیمان ببنەوە تا دوودڵی و گومانیان تێدا دروست ببێت بۆ ئەوەی پاشگەز ببنەوە. هەروەها دەڵێن بڕوا مەکەن و متمانە مەکەن بە کەس جگە بەو کەسانەی کە شوێنی ئاینی ئێوە کەوتون. ئەی محەممەد پێیان بڵێ کە بەڕاستی هەر هیدایەت و ڕێنمویی خودایی هیدایەت و ڕێنموییە، کەچی جووەکان بە یەکتر دەڵێن دان بەوەدا منێن کە کەس وەکو ئێوەی پێبەخشراوە، باسی تەورات و دواهەمین پێغەمبەریش مەکەن تا لای پەروەردگارتان سبەی لە قیامەتدا قسەیان زاڵ نەبێت بەسەرتاندا. ئەی محەممەد تۆش بڵێ بەڕاستی هەرچی ڕێز و بەخشش و فەزڵ هەیە بەدەست خودایە و دەیبەخشێت بەو کەسانەی کە دەیەوێت و شایستن و خدا فراوان گیر و زانایە. ئەو خدایە ڕەحمەت و میهرەبانی خۆی تایبەت دەکات بۆ هەر کەسێک بێوێت و شایستە بێت و خدا خاوەنی ڕێز و بەخشش و فەزلی زۆر گەورە و بێ ئەندازەیە. لە شوێن کەوتوانی کتێبە ئاسمانیەکان کەسانێک هەن ئەگەر ماڵ و داراییەکی زۆری بە ئەمانەت لەلادا بنیت، هەر کاتێک داوای بکەیت بۆت دەجێڕێتەوە بە تەواوی. هەشیانە ئەگەر دینارێکی بە ئەمانەت لەلادا بنیت بۆت ناجێڕێتەوە مەگەر بەسەریەوە ڕاوەستابیت و کۆڵی لێ نەدەیت. ئەوانە بۆیە وا دەکەن چونکە دەڵێن لە بەرامبەر دەستەی نەخوێندەوەراندا مەبەستیان مسلمانانە لێپرسرا و نابین، ئەگەر فێڵیان لێ بکەین و ماڵیان بخۆین. ئەوانە بەدەم خوداوە درۆ هەڵدەبەستن و دەشزانن کە درۆ دەکەن. نەخێوانیە هەر کەس ئەو پەیمانەی کە داویەتی بە خوددا جێبەجێ کردبێت و خۆی پاراست بێت لە حرام، ئەوە بەڕاستی خوددا پارێزکاران و دیندارانی خۆش دەوێت. بەڕاستی ئەوانەی کە پەیمانی خوددا و سوێندەکانیان بە نرخێکی کەم دەفرۆشن لە پلەپایی دنیایی پارە و پول و سامان، ئەلبەتە هەرچەند دەبێت هەر کەمە، ئەوانە لە دوار ڕۆژدا هیچ بەشێکیان نابێت لە سۆز و میهرەبانی خوددا. هەروەها لە ڕۆژی قیامەتدا خوددا نایان دوێنێت و تەماشایان ناکات، لە چڵک و پیسی گوناه خاوێنیان ناکات و سزای پڕ ئێش و ئازاریش بۆیان ئامادەیە. بەڕاستی دەستەیەکیش لەوانەی کە لە چەند ئاەتی پێشودا باسکران واتە جووەکان زمانیان بادەدەن و بە جۆرێک شت دەڵێن گوایە تەورات دەخوێندنەوە بۆ ئەوەی ئێوە چاواشە بکەن و وا بنوێرن کە ئەو کتێبە دەور دەکەنەوە، لە حاڵێکدا ئەوەی دەیخوێننەوە لەو کتێبە نییە. زۆر جار دەڵێن ئەوەی کا دەیخوێنین هەر ئەوەیە خوددا ڕەوانەی کردووە، لە ڕاستیدا هەرگیز ئەوە لەلایەن خودداوە نییە و بەدەم خودداوە درۆ هەڵدەبەستن و دەشزانن کە درۆ بوختان دەکەن. بۆ هیچ ئادەمی زاد و کەسێک نەگونجاوە کە خوددا کتێبی ئاسمانی و فەرمان ڕەوایی و پێغەمبەرەتی پێ ببەخشێت لەوە دوا بە خەڵکی بڵێت وەرن ببنە عەبد و بەندەی من لە جیاتی ئەوەی بەندە و عەبدی خوددا بن، بەڵکو بە خەڵکیان وتووە هەوڵ بدەن بۆ خوا بژین و لێبڕاو بن، بۆ ڕەزامەندی پەروەردگار هەوڵ بدەن، باوەش دەبنە خوددا ناس و ڕەبانی کە بەرنامەی خوددا فێری خەڵکی بکەن و خۆشتان بەردەوام هەوڵ بدەن فێری ببن. هیچ پێغەمبەرێک فەرمانی ئەوەی نەداوە کە فریشتەکان و پێغەمبەران بکەن بە پەروەردگار، هەرگیز کاری لەو جۆرە لەوان ناوەشێتەوە. ئایا ڕاستە فەرمانی بێباوەڕی و کوفرتان پێ بدات دوای ئەوەی کە ئێوە مسلمان و ملکەچی پەروەردگارن؟ یادیان بهێنە کاتێک خوددا پەیمانی لە یەکەیەکەی پێغەمبەران وەرگرت، کاتێک کتێب و دانایی پێبەخشین بەوەی کە ئەگەر لە ئایندەدا پێغەمبەرێکم بۆ ڕەوانەکردن و بەڕازدانەری ئەوەی ئێوەش بوو، ئەوە دەبێت باوەڕی پێ بهێن و پشتگیری بکەن. اینجا خوددا فەرمووی ئایا بڕیارتان دا و پەیمانی منتان بەو جۆرە وەرگرت کە پێم ڕاگەیاندن؟ وتیان بڕیارمان دا و هەروا دەکەین. ئەوسا خوددا پێی فەرموون
دەبەشایەت بن و منیش لەگەڵتان یەکێکم لە شایەتەکان. جا ئەوەی پشتی هەڵکرد و سەرپێچی کرد دوای ئەو پەیمانە، ئەوە ئیتر هەر ئەوانن فاسق و گوناهکار. ئایا ئەوانە بێجگە لە ئاینی خوددا ئاینێشی تریان دەوێت؟ لە کاتێکدا کە هەرچی لە ئاسمانەکان و زەویدایە بەڕەزامەندی بێت یا بەناچاری تەسلیم و ملکەچی پەروەردگارن، هەموانیش هەر بۆ لای ئەو دەگەڕێنرێنەوە. ئەی موحەممەد، ئەی ئیماندار، بڵێ باوەڕمان هێناوە بە خوددا و بەوەی بۆمان نێردراوەتە خوارەوە و بەوەش کە نێردراوەتە خوارەوە بۆ سەر ئیبراهیم و ئیسماعیل و ئیسحاق و یعقوب و نەوەکانی و بەوەش کە دراوە بە موسا و عیسا و پێغەمبەران لەلایەن پەروەردگاریانەوە. ئێمە جیاوازی ناکەین لە نێوان هیچ کامیاندا و هەمومان تەسلیم و ملکەچی ئەو پەروەردگارین. جا ئەوەی بێجگە لە ئاینی ئیسلام پەیڕەوی هەر ئاینێکی تر بکات لێی وەرناگیرێت، لە قیامەتیشدا لە خەسارەتمەند و زەرەرمەندانە. چۆن خوددا گەلێک هیدایەت دەدات کە دوای ئەوەی باوەڕیان هێنا هەڵگەڕانەوە و کافر بوون، لە حاڵێکدا شایەتیان دابوو کە ئەم پێغەمبەرە حەقە و چەندەها بەڵگە و نیشانەشیان بۆ هاتبوو لەسەر ڕاستی محەممەد صلی الله عليه وسلم. خدای گەورەش هیدایەت و ڕێنمووی ئەو دەستە و تاق مەستەمکارە نادات. ئەو ستەمکارانە پاداشت و تۆڵەیان ئەوەیە نەفرینی خوددا و فریشتە و هەموو خەڵکیان لەسرە بەگشتی، لەناو ئەو خەشم و نەفرینەدا دەمێننەوە و سزا لەسەریان سوگ ناکرێت و مۆڵەتیش نادرێن، مەگەر کەسانێک کە فریای خۆیان کەوتبن و تەوبەیان کردبێت لە دوای ئەولادان و یاخی بوونیان و چاکسازیشیان کردبێت. ئەوە بەڕاستی خوددا بۆ ئەوانە لێخۆش بوو میهرەبانە. بەڕاستی ئەوانەی دوای باوەڕهێنانیان کافر بوون و لەوە دوا زیاتر ڕۆچون لە کوفر و بێدینیدا، ئەوانە پەشیمانی و تەوبەیان هەرگیز لێوەرناگیرێت. ئەوانە دەستەی گومڕا و سەر لێ شێواوەکانن. بەڕاستی ئەوانەی بێباوەڕ بوون و بەبێ باوەڕی مردوون، ئەگەر هەر یەکەیان بتوانێت پڕ بە پڕی زەوی ئاڵتون بهێنێت و بیکات بە فیدیەی خۆی، هەرگیز لێی وەرناگیرێت. ئەوانە سزای بەئێش و ئازار بۆیان ئامادەیە و کەسیش نییە پشتیوانیان لێ بکات و فریایان بکەوێت. ئێوە هەرگیز ناگەنە پلەی چاچی و چاکەکاری هەتا لەو شتانەی کە خۆشتان دەوێت نەبەخشن. هەر شتێکیش ببەخشن ئەوە خوددا ئاگا و زانایە پێی، لێی ون نابێت و بێپاداشت نابێت. هەرچی خۆراک هەیە بۆنەوەی ئیسرائیل حەڵال بوو، مەگەر ئەوەی کە یاعقوب خۆی لەسەر خۆی حرام کردبوو پێش ناردنی تەورات. پێیان بڵێ دەئێوە تەورات بهێن و بیخوێننەوە، ئەگەر ڕاستگۆن دیارە کە جوولەکە هەر لە خۆیانەوە دەمبازی دەکەن و قسە ڕێک دەخەن و شت حرام دەکەن. جاییتر دوای ئەو هەموو ڕوونکردنەوەنە ئەوەی بەدەم خودداوە درۆ هەڵبەستێت، ئەوانە هەر ستەمکارن. ئەی پێغەمبەر، پێیان بڵێ خدای گەورە لە هەموو فەرمایشتەکانیدا ڕاستی فەرمووە، کەواتە شوێنی ئاین و بەرنامەی ئیبراهیم بکەون کە پاک و دروست و فەرمان بەردارە و ئەو هەرگیز لە مشریک و هاوڵگەران نەبووە. بەڕاستی یەکەم خانە و ماڵ و مەنزڵگەیەک کە بۆ خەڵکی دانرا لەسەر زەوی بۆ خوداپەرستی ئەوەیە لە مەککەدایە، کە پیرۆزە و هیدایەت و ڕێنمووی بەخشە بۆ هەموو خەڵکی جیهان. لەو ماڵەدا کەعبە نیشانە و بەڵگەی زۆر و ئاشکرا هەیە کە یەکێکیان شوێنی تایبەتی خوداپەرستی ئیبراهیمە، هەروەها ئەوەی بچێتە ناوی پێویستە ئەمین و ئاسوودە بێت لە هەموو دەست درێژیەک. جا خدای گەورەش بڕیاری داوە لەسەر خەڵکی حەج و سەردانی بەیت الحەرام بکەن بە تەنها ئەوانەی کە توانای دارایی و تەندروستیان هەیە. جا ئەوەی کە باوەڕی نەهێناوە ئەوە با بزانێت بەڕاستی خوددا بێنیازە لە هەموو خەڵکان، پێویستی بە چاکە و پەرستنی کەس نییە. ئەی پێغەمبەر، بە خاوەنانی کتێب بڵێ بۆچی ئێوە باوەڕ ناکەن بە ئاەتەکانی خوددا؟ خۆ خوددا شایەتە لەسەر هەموو ئەو کار و کردوانەی کە ئەنجامی دەدەن. هەروەها بڵێ ئەی خاوەنانی کتێب، بۆ ڕێدەگرن لە بڵاوبوونەوەی ئاینی خوددا و دەتانەوێت ئەوەی باوەڕی هێناوە ڕێبازی دینداری بە چەوتی بگرێت. لە کاتێکدا خۆتان شایەتن و چاک دەزانن ئەوە ڕاست نییە و چەوتە، دڵنیاش بن کە خوددا غافڵ و بێ ئاگا نییە لەو شتانەی کە دەیکەن. ئەی ئەوانەی باوەڕتان هێناوە، ئەگەر گوێڕایەڵی هەندێک لەوانە ببن کە کتێبی ئاسمانیان پێدراوە، دوای ئەوەی کە ئێوە باوەڕتان هێناوە دەتانجێڕنەوە سەر ڕێبازی کوفر و بێباوەڕی. جا ئێوە چۆن کافر دەبن لە کاتێکدا کە ئاەتەکانی خوداتان بەسەردا دەخوێندرێتەوە و پێغەمبەرەکەی لە ناوتاندایە؟ جا ئەوەی پشت بە خوددا ببەستێت و پەیڕەوی لە بەرنامەکەی بکات، ئەوە بەڕاستی بۆ ڕێگە و ڕێبازێکی ڕاست و دروست هیدایەت دراوە. ئەی ئەوانەی باوەڕتان هێناوە،
لە خوددا بترسن و پارێزکار بن بە شێوەیەکی وا کە شایستەی ئەو زات هەیە و هەمیشە پابەند و دامەزراو بن لەسەر ئیسلامەتی بۆ ئەوەی هەر کاتێک مردن بە ئیمان و ئیسلامەتی نەبێت نەمرن. هەوڵ بدەن هەر هەمووتان بەتوندی دەست بگرن بە ئاینی خودداوە و پەرت و بڵاو مەبن. یادی ناز و نیعمەتی خوددا بکەنەوە لەسەرتان، چونکە کاتی خۆی دژمنی یەکتر بوون ئەوە بوو دڵەکانتانی بەهۆی نیعمەتی ئیسلامەوە پەیوەست کرد بە یەکەوە و هەموو بوونە برای یەکتر. هەروەها ئەو کاتە ئێوە لەسەر لێواری چاڵێکی ئاگر وەستا بوون و خەریک بوو بکەونە ناوی، بەڵام خوددا بەڕەحم و میهرەبانی خۆی لەو ئاگرە ڕزگاری کردن. ئابە شەوەیە خوددا ئاەتەکانی خۆیتان بۆ ڕوون دەکاتەوە بۆ ئەوەی هیدایەت وەربگرن. پێویستە لە ئێوە ئومەتێک پێک بێت یاخود با هەمووتان ئومەتێک بن کە بانگەواز بکەن بۆ خێر و چاکە، فەرمان بدەن بە هەموو کارێکی باو و دروست، قەدەغەی هەموو نادروستێک بکەن. ئەوانە هەر سەرفرازن، نەکەن وەکو ئەو کەسانە بن کە ناکۆچی و دووبەرەچیان لە ناودا بەرپا بوو، لە یەکتر دابڕان دوای ئەوەی ئەو هەموو بەڵگە و نیشانە ڕوونیان بۆ هاتبوو کە سەرکەوتن لە یەک ڕیزیدایە. ئەوانە سزایەکی گەورە و سەخت چاوەڕێیانە. ڕۆژێک دێت ڕوخسارانێک سپی دەبن و ڕوخسارانێک ڕەش هەڵدەگەڕێن. جا ئەوانەی کە ڕوخساریان ڕەش هەڵگەڕاوە پێیان دەوترێت باشە ئەوە ئێوە پاش ئیمانداری پەشیمان بوونەوە و ڕێبازی کوفرتان گرتەبەر دەبچێژن سزا و ئازار بەهۆی کافر بوونتانەوە. بەڵام ئەوانەی ڕوخساریان سپی و گەش و جوانە لەناو ڕەحمەت و میهرەبانی خوددا ژیان دەبەنە سەر بۆ هەمیشە و بۆ هەتا هەتایی. ئەوانە ئاەتەکانی خودای گەورن کە بەڕاست و دروستی بەسەر تا دەیخوێنینەوە ئەی موحەممەد. خودداش هیچ ستەمی ناوێت و لای پەسند نییە لە دروستکراوانی و لە هیچ خەڵکێک بکرێت. هەرچی لە ئاسمانەکان و هەرچی لە زەویدا هەیە هەر خوددا خاوەنیانە و گەڕانەوەی هەموو شتێک هەر بۆ لای خوددایە. بەڕاستی ئێوە چاکترین ئومەتێکن کە بۆ سوودی خەڵکی هێنراونەتە مەیدانەوە، چونکە فەرمان بە چاکە دەدەن و قەدەغەی خراپە دەکەن و باوەڕی دامەزراوتان بە خوددا دەهێنن. خۆ ئەگەر خاوەنانی کتێب باوەڕیان بهێنایە بە ئاینی ئیسلام ئەوە چاکتر بوو بۆیان، هەیانە ئیماندارن بەڵام زۆربەیان گوناهبار و تاوانکارن. هەرگیز ناتوانن زیان لە بیر و باوەڕتان بدەن مەگەر ئازارێکی کەم و ئەگەر بجەنگن دشتان پشتان لێ هەڵدەکەن و هەڵدێن، لەوە دواش سەرکەوتو نابن. جوولەکە زەلیلی و ڕیسواییان بۆ بڕیاردراوە لە هەر کوێ جێگیر بن مەگەر لە سایەی ئاینی خوددا بحەوێنەوە و زوڵمیان لێ نەکرێت کاتێک ئیسلام فەرمانڕەوا بێت، یان بەخۆ هەڵواسین بە خەڵکیدا بۆ یارمەتیدانیان یا پشتگرتنیان لەو سەردەمانەدا کە ئیسلام فەرمانڕەوا بووە بە ئاسوودەیی ژیاون، هەرچەندە لە ژێرەوە هەر خەریکی پیلانجێڕان بوون. ئەوانە شایستەی خەشم و قینی خوددا بوون و زەلیلی و خەجاڵەتی بەشیانە، چونکە ئەوانە بڕوایان نییە بە ئاەتەکانی خوددا و پێغەمبەرانیش بەنا حەق دەکوژن. ئەم یاخیبوون و سەرشۆڕیەیان بەهۆی سەرپێچی و گوناهباریانەوەیە. ئەوانە هەمیشە لە سنوور دەردەچون و دەردەچن. گاور و جوو هەمویان یەکسان و چۆن یەک نین، بەڵکو لە خاوەنانی کتێب دەستەیەک لە ئیماندارانیان هەن ئاەتەکانی خوددا لە کاتەکانی شەودا دەخوێننەوە و نوێژ دەکەن و سوژدە دەبن، موسڵمانن بە هەموو واتایەک. ئەم ئاەتە لەبارەی ئەوەیە کاتێ عەبدوڵای کوڕی سەلام و ثەعلەبەی کوڕی سەعیە و ئوسەیدی کوڕی سەعیە و ئەسەدی کوڕی عەبید و هەندێک لە جوولەکەکان باوەڕیان هێنا و هاتنە نێو ئیسلام و بەڕاستیاندانا بە ئارەزوی خۆیان. هەندێک لە زانایانی جوولەکە و سەرانی کوفر لەوان وتیان باوەڕ ناهێنن بە موحەممەد و شوێنی ناکەون تەنها خراپەکارانمان نەبێت، ئەگەر ئەوان لە هەڵبژاردراوانی ئێمە بوونایە وازیان لە دینی باو باپیرانیان نەدەهێنا و نەدەچوونە سەر دینی تر. ئەوانە ئیمان و باوەڕیان بە خوددا و بە ڕۆژی دوایی هەیە و فەرمان دەدەن بە چاکە و قەدەغەی خراپە دەکەن و بە پەلە و تاڵوک هەن بۆ ئەنجامدانی هەموو خێر و چاکەیەک. بێگومان ئەوانە لە ڕیزی چاکە کار و چاکە خوازاندان. ئەو ئیماندارانە هەر چاکەیەک ئەنجام بدەن بە فیڕۆ ناچێت، خودداش زانایە بە پارێزکار و دینداران. بەڕاستی ئەوانەی کافرن هەرگیز ماڵ و منداڵیان فریایان ناکەوێت و لە دەست خەشم و قینی خوددا ڕزگاریان نابێت. ئەوان نیشتەجێی ناو دۆزەخن و تێیدا ژیانی هەمیشەیی دەبەنە سەر. نمونەی ئەو ماڵ و داراییەی کە دەیبەخشن لەم ژیانی دنیایەدا وەک ڕەشەبایەکی زۆر سارد وایە بدات بەسەر چێڵگەی کەسانێکدا کە ستەمیان لە خۆیان کردبێت بەهۆی گوناه و تاوانەوە هەمووی تیا بەرێت. جاوە نەبێت خوددا ستەمی لێ کردبن، بەڵکو هەر خۆیان ستەمیان لە خۆیان کردووە.
ئەی ئەوانەی باوەڕتان هێناوە بە کەسانێکی تر جگە لە خۆتان متمانە مەکەن و نهێنی خۆتان لایەن مەدرچێنن، چونکە ئەوان کۆڵ نادەن لە دروستکردنی تنگانە و جێروگرفت و ناخۆشی بۆتان. ئاواتیان ئەوەیە دووچاری ئازار و کێشە ببن، بە ئاشکرا ڕق و چینە لە دەم و دویاندا دیارە، ئەوەی لە سینەیاندا شاردویانەتەوە زۆر گەورەترە لەوەی کا دەری دەخەن. بێگومان ئێمە نیشانە و بەڵگەمان بۆ دیاری کردوون تا دۆست لە دوژمن جیا بکەنەوە، ئەگەر عقل و ژیریتان بخەنە کار. ئاگادار بن، ئێوە ئەوانتان خۆش دەوێت بەڵام ئەوان ئێوەیان خۆش ناوێت و باوەڕتان بە هەموو کتێبە ئاسمانیەکانیش هەیە بەڵام ئەوان باوەڕیان بە محەممەد و بە قورئان نییە. کاتێکیش پێتان دەگەن دەڵێن ئێمە ئیماندارین، بەڵام کاتێک بەتەنها دەبن پەنجەی خۆیان دەگەزن، ئەوەندە ڕق ئەستور و داخ لە دڵن. پێیان بڵێ دەک بمرن لە داخە، بەڕاستی خوددا خۆی زانایە بەوەی کا لە دڵ و دەروون و سینەکاندا حەشار دراوە و چاکتان دەناسێت. ئەگەر چاکەیەکتان توش بوو یا خێرێک ڕووی تێکردن، ئەوان پێغەمبار دەبن و پێیان ناخۆشە. خۆ ئەگەر بەڵاو ناخۆشیەکتان بۆ پێش بێت، ئەوان پێی دڵخۆش دەبن. جا ئەگەر خۆگر بن و پارێزکار بن، پیلان و تەڵەکەی ئەوانە هیچ زیانێکتان پێناگەێنێت، چونکە بەڕاستی خوددا دەوری پیلان و پیلانیانی داوە و ئاگایە بە هەموو کار و کردەوە و نەخشەیەکیان. لێرەوە قورئان لە غەزای ئوحد دەدوێت. یادی ئیمانداران بخەرەوە، کاتێک بەیانی زوو لە ماڵ دەرچوویت، شوێنی جەنگت بۆ ئیمانداران دیاری کرد، تیرئەندازانی لەسەر گردەکەت دامەزراند و فەرمووی پێیان ئێمە سەرکەوتوو بووین یا شکستمان هێنا، ئێوە شوێنی خۆتان بەجێمەهێڵن و شوێنی تریشی بۆ ئەوانی تر دیاری کرد. خدای گەورەش بیسەرە بە گفتارتان، زانایە بە بیر و بۆچوونتان. ئەوسا خەریک بوو دوو دەستا لە ئێوە پەشیمان ببنەوە و لە نیوەی ڕێ بگەڕێنەوە، بەڵام خدا یار و یاوەریان بوو، دڵیانی دامەزراند لەسەر فەرمان بەرداری. دەبا ئیمانداران هەر پشت بە خدا ببەستن. بێگومان خدا لە غەزای بەدردا سەرکەوتووی کردن، هەرچەندە ئێوە لە ژمارە و چەکدا لاواز و کەم بوون. دەیکەواتە لە خدا بترسن بۆ ئەوەی سوپاس گوزار بن. یادیان بهێنە کاتێک بە ئیماندارانت دەوت ئایا ئەوەندە بەز نییە کە پەروەردگارتان بە 3000 فریشتە کۆمەکتان بکات و دایان بەزێنێت؟ بەڵێ، ئەگەر خۆڕاگر بن و پارێزکار بن، هەر ئێستا دێن بۆلاتان و پەروەردگارتان 5000 فریشتەی نیشانەدارتان بۆ ڕەوانە دەکات بۆ ئەوەی کۆمەچیتان بکەن. جا ئەو هاوکاری فریشتانە لەلایەن خوداوە تەنها مژدەیەک بوو بۆ ئێوە تا دڵەکانتان پێی دامەزراوتر بێت. ئەجینا سەرکەوتن تەنها لەلایەن خودای باڵا دەست و داناوەیە و هەر ئەو دەیبەخشێت. ئەو یاریدەی فریشتانە لەبەر ئەوە بوو کە لایەک لە هێزی کافران دابڕێت تا سەرکوت و نابوتیان بکات و ئەوسا بەناومێدی و خەجاڵەتیەوە بگەڕێنەوە. بێگومان تۆ هیچ شتێکت لە کاروباری بەندەکانت بەدەست نییە، بەڵکو هەمووشت بەدەست خدا خۆیەتی. ئەگەر تەوبە و پەشیمانیان لێوەربگرێت یا سزا و ئازاریان بدات، سربەستە، چونکە ئەوانە ستەمکارن. هەرچی لە ئاسمانەکان و زەویدا هەیە خدای گەورە خاوەنیانە، لە هەر کەس بیەوێت خۆش دەبێت و چاوپۆشی زۆرە، هەر کەسیش شایستەی سزا بێت سزای دەدات. خدای گەورەش لێ خۆش بوو میهرەبانە. ئەم ئاەتە تێ هەڵکێشی باسی غەزای ئوحد کراوە بۆ ئەوەی بسەلمێت کە ئەم ئاینە هەموو چەمکەکانی ژیان دەگرێتەوە. بۆیە ڕوو بە ئیمانداران دەفەرمێت ئەی ئەوانەی باوەڕتان هێناوە، سوو بە چەند قات و چەند بەرامبەر مەخۆن، ئەمەش قۆناغێک بوو لە حرامکردنی یەکجاری. لە خوددا بترسن بۆ ئەوەی سەرفراز بن. هەوڵ بدەن خۆتان بپارێزن لەو ئاگرەی کە ئامادەکراوە بۆ کافر و بێباوەڕان. گوێڕایەڵ و فەرمان بەرداری خوددا و پێغەمبەرەکەی بن بۆ ئەوەی ڕەحمتان پێ بکرێت. بەپەلە بن و پێشبڕچێ بکەن تا دەگەنە لێخۆشبوونی پەروەردگارتان و بەهەشتێک کە پاناییەکەی ئاسمانەکان و زەوی گرتوتەوە ئامادەکراوە بۆ پارێزکاران. ئەوانەی لە خۆشی و ناخۆشیدا، لە هەرزانی و گرانیدا ماڵ و سامانیان دەبەخشن، ڕق و کینەی خۆیان دەخۆنەوە و خۆگرن، لە خەڵکی خۆش دەبن و لێبوردن. خدای میهرەبانیش چاکە کار و چاکە خوازانی خۆش دەوێت. ئەوانەشی کە تاوانیان گوناهێک ئەنجام دەدەن یاخود ستەم لە خۆیان دەکەن، دوایی بە خۆیاندا دێنەوە و سزای خوددا دێتەوە یادیان، ئەوسا داوای لێخۆشبوون دەکەن. جا چێ هەیە کە لە گوناهان خۆش ببێت جگە لە خوددا؟ هەروەها لەسەر گوناه و تاوانیان بەردەوام نابن لە کاتێکدا دەزانن ئەوە تاوانە. ئەوانە پاداشیان لێخۆشبوون و لێبوردنە لەلایەن پەروەردگاریانەوە لەگەڵ باخەکانی بەهەشدا کە چەندان ڕووبار بەژێر درەخت و بەبەردەم کۆشکەکانیاندا دەڕوات و ژیانی هەمیشەیی تێدا دەبەنە سەر. ئەم بەهرەیە پاداشتێکی زۆر چاچی کۆششکارانە، چونکە دوای تەوبەکەیان لە هەوڵ و کۆشی بەدەستهێنانی ڕەزامەندی خوددادا دەبن.
بەڕاستی پێش ئێوە چەندان یاسا و بەرنامە تێپەڕیوە لەلایەن خودداوە کە سەرنجام ئیماندارانی سەرخستووە و کافرانی لەناو بردووە. دە ئێوەش بە زەویدا بگەڕێن و تەماشا بکەن و اینجا سەرنج بدەن و ورد ببنەوە، بزانن سەرنجامی ئەوانە چۆن بووە کە بەرنامەی پێغەمبەرانی خودایان بە درۆزانیوە. ئەمەی کە باسکرا بەیان نامە و ڕوونکردنەوەیە بۆ خەڵکی بەگشتی و ڕێنم و بەخشە و ئامۆژگاریشە بۆ پارێزکاران بەتایبەتی. ئەی ئیمانداران، کۆڵ مەدەن و سارد مەبنەوە و خەفەت مەخۆن، چونکە هەر ئێوە سەربەز و سەرفراز و سەرکەوتوترن ئەگەر ئیمانداری چاک و ڕاست و دروست بن. ئەگەر زام و سەختی و ناخۆشیەک لە جەنجی ئوحددا تووشی ئێوە هاتووە، ئەو خەڵکەش لە جەنجی بەدردا تووشی هەمان زام و سەختی و ناخۆشی هاتن. ئێمە ئەو ڕۆژگارانە دەستا و دەست پێ دەکەین لەناو خەڵکیدا تا لە جیهانی واقعیشدا ئەوانەی باوەڕیان هێناوە خوددا دەریان بخات و هەندێکتان بکات بە شایەت و بە پلەی شەهیدی بگەن. بێگومان خوددا ستەمکارانی خۆش ناوێت. بێگومان خودای پەروەردگار تاقیکردنەوە پێش دەهێنێت تا ئەوانەی ئیماندارن پاک و بێگەردیان بکات، کافرانیش نابوت و ڕیسوا بکات. یانوا گومانتان دەبرد هەروە بە ئاسانی دەستنە بەهەشتەوە کە هێشتا خوددا لە جیهانی واقعدا دەریشی نەخستووە، کامتان هەوڵ و کۆش و جیهادی کردووە و کامتان خۆڕاگر و ئارامگر بووە. لە ڕاستیدا ئێوە ئاواتی مردنتان دەخواست پێش ئەوەی پێی بگەن، دەتانوت کەی جەنگ دەبێت تا شەهید ببین. خۆ لە ڕاستیدا مەرگتان بە چاوی خۆتان بینی لە کاتێکدا ئێوە چاوەڕوانی مەرگ بوون. محەممەد تەنها پێغەمبەرێک نەبوو وەفات بکات، بێگومان پێغەمبەرانی پێش ئەمیش وەفاتیان کردووە. ئایا ئەگەر وەفاتی کرد یا کوژرا و شەهید بوو، ئێوە پاشگەز دەبنەوە و هەڵدەگەڕێنەوە لەو دین و ئاینەی کە پێی ڕاگەیاندون؟ خۆ ئەوەی هەڵگەڕێتەوە و پاشگەز بێتەوە ئەوە هەرگیز زیان بە خوددا ناگەێنێت. لە داهاتوویەکی نزیکدا خودای گەورە پاداشتی سوپاس گوزاران دەداتەوە. هیچ کەسێکیش نامرێت مەگەر بەویستی خوددا نەبێت لە کات و وەختی دیاری کراودا. ئەمەش خۆی هاندەرێکە بۆ ئیماندار کە لە مەرگ نەترسێت. جا ئەوەی پاداشتی دنیای دەوێت هەندێکی پێدەبەخشین، ئەوەشی پاداشتی قیامەتی دەوێت هەندێکی پێدەبەخشین. لە داهاتوویەکی نزیکیشدا پاداشتی سوپاس گوزاران دەدەینەوە. چەندەها پێغەمبەر هەبوون کە خوددا ناس و پیاوچاکانی زۆر لەگەڵیدا بوون و دژ بە دوژمنان جەنگاون. جا ئەوانە هیچ کات سستی و بێزاری و بێتاقەتی ڕووی تێنەکردوون بەهۆی ئەوەی کاتوشیان هاتووە لە پێناو ڕێبازی خوددادا. لاواز و بێهێز و سەرشۆڕیش نەبوون بۆ دوژمنان. خودای گەورەش ئەو ئارامگر و خۆڕاگرانەی خۆش دەوێت. ئەو کاتە گفتاریان تەنها ئەمە بووە کەوتویانە: پەروەردگارە، لە گوناه و هەڵەکانمان ببوورە و لە زیادە ڕەوی کاروبارمان خۆش ببە، دامەزراومان بکە، سەرمان بخە بەسەر ئەم گەرە بێ باوەڕەدا. ئەوسا ئیتر خوددا پاداشتی دنیای پێبەخشین، بەسەرکەوتن و پایەداری، پاداشتی چاچی قیامەتیشی بۆ مسۆگەرکردن و خوددا ئەو چاکەکارانەی خۆش دەوێت. ئەی ئەوانەی باوەڕتان هێناوە، ئەگەر ملکەت و گوێڕایەڵی ئەوانە بن کە کافر و بێدینن، ئەوە بەرەو دوادەتان جێڕنەوە و پاشگەستان دەکەنەوە و لە دین وەرتان دەجێڕن. ئەوسا ئیتر بەدۆڕاوی دەگەڕێنەوە. دڵنیابن کە خوانە ناسان یار و یاوەری ئێوە نین، بەڵکو خوددا یار و یاوەرتانە. بێگومان ئەو زاتە چاکترین پشتیوان و یاریدەدەرتانە. ئەی گرۆی ئیمانداران دڵنیابن کە لەمە دوا ئێمە ترس و بیم فرێدەدەینە دڵی ئەوانەی کە بێ باوەڕن بەهۆی ئەوەی شەریک و هاوڵیان بۆ خوددا بڕیارداوە بێ ئەوەی خوددا هیچ دەسەڵاتێکی پێدا بن بۆ دانانی هاوڵگەری. ئەوانە سەرنجامی گەڕانەوەیان ئاگری دۆزەخە کە چەند ناخۆش و خراپە جێگەی ستەمکاران. سوێن بێت خوددا بەڵێنی خۆی بۆ ئێوە بەڕاستی بردەسەر لە سەرەتای جەنجی ئوحوددا، هەر بە مۆڵەت و یارمەتی ئەو دوژمنانتان بەگیر هێنا و تێکتان شکاندن، هەتا ئەو کاتەی کە ساردی ڕووی تێکردن و بوو بە کێشەتان لەسەر هەندێک شت و یاخی بوون لە فەرمانی پێغەمبەر سەنگەرتان چۆڵ کرد. دوای ئەوەی هەندێک شتی نیشاندان کە حەستان لێ دەکرد، هەتانە دنیای دەوێت و هەتانە قیامەتی مەبەستا. لەوە دوا دەستی ئێوەی کۆتا کرد لە دوژمنان تا تاقیتان بکاتەوە. سوێن بێت بەڕاستی خوددا چاوپۆشی لێکردن و لێتان خۆش بوو. خوددا فەزل و ڕێزی هەیە بۆ ئیمانداران. ئیتر ئەوە بوو کە بەگیر هاتن و کشانەوە و شپەرزە و پەرت و بڵاو بوون، خۆتان هەڵدەجێڕا بە چێوی ئوحد و دەوروبەریدا و ئاورتان لە کەس نەدەدایەوە. لە کاتێکدا پێغەمبەریش بە دواتاندا بانجی دەکردن لە لاکەی ترەوە: ئەی بەندەکانی خوددا بگەڕێنەوە و ڕامەکەن. جا ئەوە بوو ئێوە خەم و خەفەتتان کردە دڵی پێغەمبەرەوە بە نافەرمانیتان. خودای گەورەش
خەم و پەژارەی کردە دڵی ئێوەوە بەدەنگ و باسی برینداربوونی پێغەمبەر و شەهیدبوونی تاوەکو خەفەت نەخۆن بۆ ئەوەی لە دەستان چووە و ئەوەش کە خوددا تووشی کردوون و بەسەری هێنان. خودداش ئاگادارە لەو کار و کردەوانەی کە ئەنجامی دەدەن. پاشان دوای ئەو غەم و پەژارەیە ئارامی و هێمنی بەسەردا دابەزاندن کە وەنەوزێک بوو دەستەیەکتانی داگرت بوو. دەستەیەکی تریش بەڕاستی خەمی خۆیان بوو. گومانی ناڕەوایان دەبرد بە خودای گەورە بە گومانی نەفامانە. دانوت ئایا ئێمە لەم کارەدا لە بەدەستهێنانی سەرکەوتن هیچ شتێکمان هەیە؟ ئەو پشتیوانەی کە خوددا بەڵێنی پێدابووین بۆ نەهات. ئەی محەممەد پێیان بڵێ بێگومان هەموو شتێک بەدەست خوددایە، ئەوانە هەندێک شت دەشارنەوە لە دەرونی خۆیاندا و بۆ تۆی دەرناخن. هەروەها دەڵێن ئەگەر بەڵێنی سەرکەوتن ڕاست بوایە ئێمە شتێکمان بەدەست بوایە لێرەدا نەدەکوژراین. پێیان بڵێ ئەگەر لە ماڵی خۆشتاندا بوونایە ئەوانەی کە بڕیارە بکوژرانایە دەبووە هەروایان بەسەر بەهاتایە و لە شوێنی کوژرانیاندا ڕاکشانایە. بێگومان خوددا ئەم شتانەتان بەسەر دەهێنێت تا ئەوەی لە دەروونتاندا هەیە تاقی بکاتەوە و چی لە دڵەکانتاندا هەیە خاوێنی بکاتەوە و حەقیقەتی دەربخات. ئەو خوددایش زانایە بەوەی کە لە ناخی سینەکاندا حەشار دراوە. بێگومان ئەوانەی پشتیان هەڵکرد لە غەزای ئوحود لە ڕۆژی بەیەک گەیشتنی هەردوو ئۆردوی ئیمانداران و ئۆردوی بێباوەڕان ئەوانە تەنها شەیتان تووشی هەڵی کردن لە خشتەی بردن بەهۆی هەندێک گوناهەوە کە ئەنجامیاندا بوو. بەڕاستی خوددا لێیان خۆش بوو چونکە بێگومان خوددا لێ خۆش بووە لە گوناهەکەتان و ئارامگر و خۆڕاگرە زوو تۆڵە لە یاخی بووان ناسێنێ. ئەی ئەوانەی باوەڕتان هێناوە وەکو ئەوانە مەبن کە بێ باوەڕ بوون لە کاتی سەفەر بەسەر زەویدا یاخود کاتی جەنگ بە برایانی هاوبیریان دەوت ئەگەر لای ئێمە بوونایە نەدەمردن نەدەکوژران بۆ ئەوەی خوددا ئەوە بکاتە خەفەت و ناخۆشی لە دڵیاندا. خۆ هەر خوددا ژیان بەخشە و مرێنەرە، خوددا بینایە بەو کار و کردەوانەی کە ئەنجامی دەدەن. خۆ ئەگەر بکوژرێن لە پێناوی خوددادا یاخود بمرن لێ خۆشبوون لەلایەن خودداوە هاوڕێ لەگەڵ ڕەحمەت چاکترە لەوەی کە خەڵکی کۆی دەکەنەوە. سوێن بێت ئەگەر بمرنیان بکوژرێن هەر بۆ لای خوددا کۆ دەکرێنەوە. کەوابوو ئەی محەممەد بەهۆی ڕەحمەتی خودداوەیە تۆ نەرم و هێمن بوویت لەگەڵیاندا. خۆ ئەگەر تۆ ڕەو قسە ڕق و بێبەزەیی بوویتایە ئەوە هەموو لە دەورت بڵاوەیان دەکرد. کەواتە چاوپۆشیان لێ بکە و لێیان ببوورە و داوای لێخۆشبوونیان بۆ بکە. لە کار و پێشهاتدا پرس و ڕایان پێ بکە. دوای مەشۆرەت و پرس و ڕا ئەگەر بڕیارتدا کارێک ئەنجام بدەیت ئەنجامی بدە و پشت بە خوددا ببەستە، چونکە بەڕاستی خوددا ئەوانەی خۆش دەوێت کە پشتی پێدەبەستن. ئەگەر خوددا سەرکەوتنتان پێ ببەخشێت ئەوە هیچ کەس ناتوانێت سەرکەوێت بەسەرتاندا. خۆ ئەگەر پشتتان بربدات ئەوە چێ هەیە دوای ئەو کۆمەکتان بکات و سەرتان بخات. دەبا ئەوانەی ئیماندارن هەر پشت بە خوددا ببەستن. هەندێک گومانیان برد کە پێغەمبەر لە دابەشکردنی دەستکەوتدا نادادی دەکات. بێگومان بۆ هیچ پێغەمبەرێک نەبووە کە نادادی و خیانەت بکات. هەرکەس ناحەقی و نادادی بکات لە ڕۆژی قیامەتدا نادادیەکەی یەخەی پێدەگرێت و بە کۆڵیەوەیەتی. لەوە دوا پاداشتی هەر کەسێک بە گوێرەی کردەوەکانی دەدرێتەوە و ئەوانە ستەمیان لێ ناکرێت. ئایا ئەو کەسەی بەپەرستن و چاکەکاری شوێنی ڕەزامەندی خوددا کەوت بێت وەکو ئەو کەسە وایە کە بەهۆی گوناه و تاوانەوە شایستەی خەشم و قینی خوددا بێت؟ بێگومان شوێنی و جۆرە کەسانە دۆزەخە کە سەرنجامێکی ناخۆشە. هەر یەک لەو دوو دەستەیە پلەپایەی خۆی هەیە لە لای خوددا لە بەهەشتی بەریندا یاخود لە ناخی دۆزەخدا. بەڕاستی خوددا بینایە بەو کار و کردەوانەی کە ئەنجامی دەدەن. سوێن بێت بێگومان خوددا منەتی ناوەتە سەر ئیمانداران کاتێک پێغەمبەرێکی بۆ ڕەوانە کردوون لە خۆیان ئاەتەکانی ئەویان بەسەردا دەخوێنێتەوە. دڵ و دەرونیان پاک و پخت دەکاتەوە، هەروەها فێری قورئان و داناییان دەکات. بەڕاستی پێشتر لە گومڕایەکی ئاشکرادا ڕۆچوو بوون. ئایا کاتێک بەڵاو ناخۆشیەکتان توش هات لە جەنگی ئوحوددا بۆ دەڵێن ئەمە چی بوو؟ بۆ وامان بەسەر هات؟ لە کوێوە ئەمەمان بۆ هات؟ ئەی بۆ لایەتان چوو خۆ لە جەنگی بەدردا بەڕاستی ئێوە دوو ئەوەندەتان بەوان کرد. اینجا پێیان بڵێ ئەو بەڵایە لەلایەن خۆتانەوە توشتان هات کاتێک نافەرمانی پێغەمبەرتان کرد و تەماعی دنیا لە دەروونتاندا جوڵا. بەڕاستی خوددا دەسەڵاتی بەسەر هەموو شتێکدا هەیە، بەندە چاکەکانیشی کاتێک هەڵە بکەن تووشی بەڵایان دەکات.
ئەوەشی کە تووشتان بوو لە ڕۆژی بەیەکگەیشتنی هەردوو ئۆردووەکە لە جەنجی ئوحوددا ئەوە بە فەرمان و ویستی خوددا بوو تا ئیمانی باوەڕداران دەربخات و دووڕێی و نالەباری دوڕوەکانیش دەربخات کاتێک پێیان وترا وەرن بجەنگن لە پێناوی خوددادا یان هیچ نەبێت بەرگری لە خۆتان و ماڵ و منداڵتان بکەن وتیان ئەگەر بمانزانیایە شەڕ و جەنگ بەرپا دەبێت ئەوە شوێنتان دەکەوتین و دەجەنگاین ئەوانە ئەو ڕۆژە لە کوفرەوە نزیکترن تا لە ئیمان بەدەمیان شتێک دەڵێن کە لە دڵ و دەرونیاندا نییە خودداش زانایە بەوەی کە دەیشارنەوە ئەوانەی بۆی دانیشتن و نەچوون بۆ جەنگ بە براکانی خۆیانیان وت ئەگەر ئەوانە واتە شەهیدان بە قسەی ئێمەیان بکردایە نەدەکوژران ئەی پێغەمبەر پێیان بڵێ دەی کەواتە مردن لە خۆتان دوور بخەنەوە ئەگەر ڕاست دەکەن هەرگیز وا مەزان و وادامنێن ئەوانەی لە پێناوی خوددادا شەهید بوون و کوژران مردوون نەخێوانیە بەڵکو ئەوانە زیندون لای پەروەردگاریان لە ڕزق و ڕۆزی هەمەجۆر و تایبەت بەهرەوەرن زۆر دڵخۆش و شادمانن بەو بەخشش و زیادە فەزڵەی کە خوددا پێی بەخشیون موژدەش دەدەن بەوانەی هێشتا بەوان نەگەیشتون و شەهید نەبوون کە بێگومان هیچ ترس و بیمێکیان لەسەر نییە هیچ غەم و پەژارەیەکتان بۆ پێش نایەت لە بەجێهێشتنی دنیا موژدە دەدەن بە ناز و نیعمەتانی تایبەتی و فەزڵ و ڕێزی بێسنوور لەلایەن خودای میهرەبانەوە بەڕاستی خودداش پاداشتی ئیمانداران زایە ناکات و ڕنج بە خەسار نابن ئەوانەی بەدەم بانگەوازی خوددا و پێغەمبەرەوە چوون دوای ئەوەی کە تووشی ناخۆشی و زام و ئێش بوون بۆ ئەوانەیان کە چاکەیان کرد و پارێزکار بوون پاداشتی زۆر گەورە و بێسنوور ئامادەیە ئەوانەی کە خەڵکی باوەڕلاواز پێیان دەڵێن بەڕاستی خەڵکی بێباوەڕ و خوددا نەناس خۆیان بۆ ئێوە کۆ کردوتەوە و خۆیان بۆ ئێوە مەڵاس داوە لیان بترسن خۆتان تووشی بەڵا مەکەن بەڵام ئەوان واتە ئیمانداران بەو پڕوپاگەندەیە باوەڕیان زیاتر دامەزرا و وتیان خودامان بەسە کە یاردەدەر و یارمەتی دەرێکی چاکە ئەوسا ئیتر مسلمانان گەڕانەوە هاوڕێ لەگەڵ فەزڵ و ناز و نیعمەتی خوداییدا هیچ ناخۆشیێکیان بۆ پێش نەهات چونکە شوێنی ڕەزامەندی خوددا کەوتبوون و هەر ئەوەشیان مەبەست بوو خدای گەورەش هەر خۆی خاوەنی فەزڵ و ڕێزێکی زۆر گەورەیە ئەوە بەڕاستی تەنها شەیتانە یاوەرەکانی خۆی دەترسێنێت ئێوەی ئیماندار لێیان مەترسن بەڵکو هەر لە من بترسن ئەگەر ئیماندارن بێگومان ترسان لە خوددا ئاسوودەی و ئارامی دەبەخشێت بە ئیماندار ئەی پێغەمبەر ئەوانەی کە پێش بڕچێ دەکەن لە بێباوەڕیدا خەمبارت نەکەن چونکە بەڕاستی ئەوانە هەرگیز هیچ زیانێک بە خوددا ناگەێنن خوددا دەیەوێت هیچ بەشێکیان لە قیامەتدا پێ نەبەخشێت سزای سەخت و زۆر ناسۆریش بۆیان ئامادەیە بەڕاستی ئەوانەی بێباوەڕیان هەڵبژارد لە جیاتی ئیمان بێباوەڕیان کڕی لە جیاتی باوەڕ بە هیچ جۆرێک زیان بە خوددا ناگەێنن بەڵکو سزای بە ئێش چاوەڕێیانە ئەوانەی ڕێبازی کوفریان گرتۆتە بەر وا گومان نەبن کە مۆڵەتمان داون و ناز و نیعمەتی دنیامان پێبەخشیون ئەوە خێرە بۆیان ئێمە تەنها بۆیە مۆڵەتیان دەدەین تا زیاتر گوناهبار ببن و سزایەکی ڕیسوا کەر چاوەڕێیانە خوددا ئیمانداران واز لێ ناهێنێت هەروەکو ئەوەی کە ئێستا ئێوە لەسەری هەن دڵسۆز و نادڵسۆز خەمخۆر و بێباک تێکەڵن هەتا پیس و پاک لە یەک جیا نەکاتەوە بەهۆی جۆرەها تاقیکردنەوە و پێشهاتەوە بێگومان خوددا جیهانی شاراوەتان نیشان نادات تا ئایندە بزانن بەڵکو خوددا لە پێغەمبەرەکانی کەسانێک هەڵدەبژێرێت کە بیەوێت تا لە هەندێک نهێنی ئاگادار بن بەو ڕادەیەی کە پێویستە جا باوەڕ بە خوددا و پێغەمبەرانی بهێنن خۆ ئەگەر باوەڕی دامەزراو بهێن و پارێزکاری بکەن و لە خوددا ترس بن ئەوە پاداشتی بێسنوور و نەبراوە چاوەڕێتانە واگومان نەبن ئەوانەی کە بەخیلی و ڕەزیلی دەکەن لەو ناز و نیعمەتانەی خوددا پێی بەخشیون نابەخشن کارێکی چاکە بۆیان نەخێر ئەوە کارێکی خراپ و نادروستە بۆیان چونکە ئەو شتانەی کە نەیان دەبەخشی لە ڕۆژی قیامەتدا دەست دەنێتە بینیان و دەبنە کۆد لە گەردنیاندا بێگومان هەرچی لە ئاسمانەکان و زەویدا هەیە هەر خوددا خاوەنیانە و خوددا ئاگایە بە هەموو ئەو کار و کردەوانەی کە ئێوە ئەنجامی دەدەن سوێن بێت بێگومان خدای پەروەردگار گفتاری نابەجێی ئەو جوولەکانەی بیست کە وتیان خوددا هەژارە و ئێمە دەوڵەمەندین ئێمە ئەو گفتارانە یاداشت و تۆمار دەکەین لەسەریان هەروەها کوشتنی پێغەمبەران بەدەستی ئەوان بەناحەق لە دەوزەخیشدا پێیان دەڵێن بچێژن سزای ئاگری سوتێنەر ئەو سزایە لە دەرەنجامی دەست پێشخەری خۆتاندایە چونکە بەڕاستی خوددا هیچ جۆرە ستەمێک لە بەندەکان ناکات
ئەو جوولەکانەی دەڵێن خدا پەیمانی داوە بە ئێمە کە بە هیچ پێغەمبەرێک باوەڕ نەکەین تا قوربانیەکمان بۆ نەهێنێت و نەیبینین ئاگر دەیخوات و دەیسوتێنێت و لە ناوی دەبات. ئەی محەممەد پێیان بڵێ خۆژمارەیەک پێغەمبەر لە پێش منەوە ڕەوانەکران بۆتان بە چەندەها بەڵگە و نیشانەی ئاشکراوە و بەو داخوازیەشەوە کە وتتان جا بۆ کوشتان و شەهیدتان کردن ئەگەر ئێوە ڕاستگۆن. خۆ ئەگەر بڕوایان پێ نەکردیت ئەوە بەڕاستی زۆرێک لە پێغەمبەرانی پێش تۆ بڕوایان پێ نەکراوە، هەرچەندە جۆرەها موعجیزە و نامەی پڕ لە ستایش و ئامۆژگاری و کتێبی ڕووناکەرەوەیان هێنابوو. هەموو کەسێک دەبێت بمرێت و مردن بچێژێت، تەنها لە ڕۆژی قیامەتدا کرێ و پاداشتان بە تەواوی پێدەدرێت، دەرەنجامی کردەوەکانتان دێتەوە ڕێتان. ئەوسا ئەوەی دوور خرایەوە لە ئاگری دۆزەخ و خرایە بەهەشتەوە ئەوە بەڕاستی سەرفراز بووە. ژیانی دنیاش بێجگەلەوەی کە ڕابواردنێکی خەڵەتێنەرە شتێکی تر نییە. سوێن بێت بێگومان تاقی دەکرێنەوە لە ماڵ و دارایی و خۆیشتاندا، زیان لە ساماندا دەکەن، خۆتان تووشی ناخۆشی و ئازار دەبن. هەروەها سوێن بێت لە خاوەنانی کتێبی پێشخۆتان و لە مشریک و هاوڵگەرانەوە ئازارێکی زۆر دەبیسن. ئەوەندە بوختان و قسەی نابەجێتان بۆ هەڵدەبەستن وەک ئازار بەرگوێتان بکەوێت وایە. بەڵام ئەگەر خۆڕاگر بن و پارێزکار بن و لە خوددا بترسن لە سنوور دەرنەچن، بەڕاستی ئەو هەڵوێستە لە کارە پەسند و کردەوە پایەدارەکانە. یاد بێنەرەوە کاتێک خوددا پەیمانی وەرگرت لەوانەی کتێبیان پێ بەخشراوە کە ڕوونی بکەنەوە بۆ خەڵکی و مەرامەکانی باز بکەن و نەیشارنەوە، کەچی خستیانە پشت خۆیان و بە نرخێکی هەرزان فرۆشتیان. ئەگەر هەموو دنیاش بێت دینی بۆ بفرۆشی هەرزان فرۆشراوە و زەرەرێکی بێسنوورە، ئای کە شتێکی بێ نرخیان کڕیوە و دەستیان کەوتووە. وا گومان مەبە بەوانەی دڵخۆشن بەوەی کە هەیانە و حەز دەکەن باز بکرێن و خەڵکی سوپاسیان بکات لەسەر کار و چاکەیەک کە نەیان کردووە. ئەوە هەرگیز وا مەزانە ئەوانە لە دەست سزا ڕزگاریان دەبێت، بەڵکو سزایەکی بە ئێش چاوەڕێیانە. هەرچی لە ئاسمانەکان و زەویدا هەیە هەر خوددا خاوەنیانە و ئەو خوددایە دەسەڵاتی بەسەر هەموو شتێکدا هەیە. بەڕاستی لە دروستکردنی ئاسمانەکان و زەویدا و لە ئاڵ و گۆڕی شەو و ڕۆژدا بەڵگە و نیشانەی زۆر هەن بۆ کەسانی ژیر و هۆشمەند. ئەوانەی یادی خوددا دەکەن لە کاتێکدا کە بە پێوەن یا دانیشتون یا ڕاکشاون، لە هیچ حاڵەتێکدا یادی ئەو زاتە فرامۆژ ناکەن. هەمیشە بیر دەکەنەوە لە دروستبوونی ئاسمانەکان و زەوی، بیر دەکەنەوە لە هەموو وردەکاریەک، سەرنجی هەموو دیاردەیەک دەدەن. سەرنجام دەڵێن پەروەردگارە تۆ ئەم هەموو دروستکراوانت بێهودە و بێ ئامانج دروست نەکردووە، پاچی و بێگەردی شایستەی تۆیە، لە تۆش بمان پارێزە لە سزای ئاگری دۆزەخ. پەروەردگارە بەڕاستی تۆ هەر کەس بخەیتە ناو ئاگری دۆزەخەوە ئەوەی ئیتر شەرمەزار و ڕیسوا و خەجاڵەتت کردووە. جا بێگومان لەوێ ستەمکاران هیچ جۆرە پشتیوانێکیان نییە. پەروەردگارە بەڕاستی ئێمە گوێمان لە بانگ خوازێک بوو، بانگی کردین بۆ ئیمان و دەیفەرموو ئیمان بهێنن بە پەروەردگارتان. جا ئێمەش بێد و دڵی خێرا باوەڕمان هێنا و وتمان پەروەردگارە دەتۆش لە گوناه و هەڵەکانمان خۆش ببە، چاوپۆشی بکە لە کردارە ناپەسندەکانمان و لەسەر ڕێبازی چاکان و بەختەوەران بمان مرێنە و لەگەڵ ئەواندا کۆمان بکەرەوە. پەروەردگارە ئەو بەڵێنانەشمان بۆ ئەنجام بدە کە لەسەر زاری پێغەمبەرانتدا بە ئێمەت داوە کە سەرکەوتنە لە دنیادا و بەهەشتی بەرینە لە داهاتوودا و لە ڕۆژی قیامەتیشدا خەجاڵەت و ڕوو زەردمان مەکە. بێگومان تۆ بەڵێن شکێن نیت و بەڵێنی خۆت دەبەیتە سەر. کاتێک ئیمانداران بەم شێوەیە نزایان کرد کە پەروەردگاری ئازیزیان فێریان دەکات، بێگومانە و زاتە دوعاکانیان لێوەردەگرێت بەهانا و هاواریانەوە دەچێت. بۆیە دەفەرموێت بەڕاستی من هەوڵ و کۆش و کار و کردەوەی هیچ کام لە ئێوە بەزایە نادەم، چنێرینە و پیاوتان چمێینە و ئافرەتتان، چونکە هاوکاری یەکتر بوون لە چاکە و چاکەکاریدا. جا ئەوانەی کۆچیان کرد و لە شوێنەواری خۆیان دەربەدەرکران و ئازار و ئەشکەنجەدران لە پێناوی مندا و جەنگان و شەهیدکران، بەڕاستی سوێن بێت چاوپۆشی دەکەم لە هەڵە و گوناهەکانیان و دایان خەمە باخەکانی بەهەشتەوە کە چەندەها ڕووبار بەژێر درەختەکانیدا و بەردەم کۆشکەکانیدا دەڕوات. ئەمەش پاداشتێکە لەلایەن خودداوە پێشکەشیان دەکرێت. خوددا پاداشتی چاک و جوانی لایە بۆ تێکۆشەران. ئەی ئیماندار
هەرگیز هێز و دەسەڵاتی ئەوانەی بێباوەڕن لە وڵاتاندا تۆ لە خشتن نەبات. ئەوە هەر هەمووی ڕابواردنێکی کەمە، چونکە لەوە دووە شوێن و جێگەیان دۆزەخە کە ناخۆشترین جێگە و ڕێگەیە. بەڵام ئەوانەی کە پارێزکارن و لە سزای پەروەردگاریان دەترسن، جێگە و ڕێگەیان باخەکانی بەهەشتە کە چەندەها ڕووبار بەژێر درەختەکانیدا و بە بەردەم کۆشکەکانیدا دەڕوات، هاوڕێ لەگەڵ ژیانی هەمیشەیی لەوێدا. ئەو شوێنانش لەلایەن خوداوە ئامادەکراوە بۆ میوانداری هەمیشەیی بەختەوەران. هەڵبەتە ئەو بەشەی کە لای خودایە چاکتر و بەنرخترە بۆ چاکەکاران و خوداناسان. بەڕاستی هەندێک کەس هەن لە خاوەنانی کتێب کە باوەڕی بە خوددا پتە و دامەزراوە، هەروەها بەو قورئانش کە بۆ ئێوە ڕەوانە کراوە و بەو کتێبانش بۆ خۆیان پێشتر ڕەوانە کراوە. لە کاتێکدا ئەوانە ترسی خودایان لە دڵدایە و مەبەستیانە خوددا لێیان ڕازی بێت. ئاەتەکانی خوددا بە نرخێکی کەم یاخود بە هیچ نرخێک نافرۆشن. ئەوانە پاداشتی ئیمان و باوەڕی خۆیان لای پەروەردگاریان وەردەگرن. بەڕاستی خوددا بە خێرایی لێپرسینەوە ئەنجام دەدات تا بەزوویی بەختەوەران بخاتە بەهەشتەوە و ناپوختەکانیش لە دۆزەخ تون بکات. ئەی ئەوانەی کە باوەڕتان هێناوە، خۆگر بن و خۆڕاگری و ئارامگری بەسەر خۆتاندا بهێنن. نەبەزن لە خۆگری و مانەوەتان لە سەنگەردا. هەوڵ بدەن هەمیشە لە سەنگەری خەبات و کۆششدا بن. لە خوددا بترسن و پارێزکار بن بۆ ئەوەی سەرفرازی هەمیشەیی بەدەست بهێن. بدەست بهێن. بدەست بهێن. بدەست بهێن. بدەست بهێن. بدەست بهێن. بدەست بهێن.